جەنگ لە نێوان ڕاستگۆیی و چەواشەکاری میدیایی کوردیدا لە نووسینی ئیسماعیلی حاجی زەڵمی. چیتر تەنها جەنگ بە چەک و چۆڵ و فیشەک و گولە ناکرێت، بەڵکو ئەمڕۆ وشە و وێنە بوونەتە کاریگەرترین کەرەستەی ناو میدیاکانی جەنگ بۆ میدیای کوردی کە مێژوەکەی پڕە لە گواستنەوەی هەواڵی ململانێ و کێشمەکێشمی شەڕی یەک لە دوای یەکەکان. بەدەرنیە لەو حاڵەتە بۆیە پرسیارەکە ئەوەیە: ئایا میدیای ئێمە تا چەند توانیویەتی هاوسەنگی لە نێوان گەیاندنی ڕاستیەکان و نەکەوتنە ناو تەڵەی چەواشەکاریەکان بپارێزێت؟ جەنگی دەرونی و بەکارهێنانی میدیایی لە کاتی شەڕەکاندا. میدیاکار و میدیای کوردی زۆرجار دەکەونە ژێر کاریگەری سۆز و وتار و دروشمی نەتەوەیی و هەندێک جار مەسەبیەکانیشەوە. ئەگەر چی ئەمە بۆ هەندێک بارودۆخ گرنگە، بەتایبەت بۆ بەرزکردنەوەی ورەی گشتی لە کاتی چارەنووسسازەکاندا، بەڵام هەندێک جار دەبێتە هۆی ونبوونی ڕاستگۆیی کاتێک کە میدیا دەبێتە بەشێک لە ئامێری پڕۆپاگەندە لە زۆربەی بارودۆخەکاندا. ئەوە یەکەم قوربانی ڕاستی دەبێت کە میدیای ڕاستەقینەی پێدەناسرێتەوە. یەکەم ئاواتی پەلەکردن. چەواشەکاری و پەلەکردن لە بڵاوکردنەوە و سەبقی خەبەری یەکێکە لە کێشە گەورەکانی میدیای ئۆنلاین و سۆشیال میدیای کوردی لە کاتی جەنگدا، بەتایبەتتر لە جەنگی ئێستای ئەمریکا و ئیسرائیل و ئێران. کێبڕکێ بۆ یەکەمین بڵاوکردنەوەیە، بەڵام کێبڕکێ وای کردووە زۆرجار هەواڵی فەیک و پشڕاستکراوە بڵاو بکرێتەوە و وێنە و ڤیدیۆی کۆن وەکو ڕووداوی ئێستا پیشان بدرێت، لایەنگری سیاسی و ئایدۆلۆژی و شێواندنی واقعی دەرکەوتوو بێت. ناکرێت باز لە میدیای کوردی بکەین و ئاماژە بە میدیای سێبەری حیزبی نەکەین. لە کاتی جەنگدا بەتایبەت ئەمریکا و ئیسرائیل و ئێران زۆرجار ڕووداوەکان بەو جۆرە دەگوازرێنەوە کە لە بەرژەوەندی لایەنێکی دیاریکراو بێت. ئەمە دەبێتە هۆی ئەوەی هاوڵاتی تووشی جۆرێک لە سەرسوڕمانی زانیاری بێت. لە کەناڵێکدا باز لە سەرکەوتن دەکرێت و لە کەناڵێکی تردا هەمان ڕوودا وەک شکست وێنا دەکرێت. ئەم دژایەتیە نەک هەر چەواشەکاریە، بەڵکو متمانەی جەماوەر بە میدیای کوردی لاواز دەکات. ئاکاری کاری میدیایی. میدیای ڕاستگۆ ئەو میدیایە کە لە ناو جەرگەی جەنگ و ڕووداوە نەخوازراوەکانیشدا ڕێز لە عەقڵی بینەر دەگرێت. ئەرکی میدیاکار کە سۆرس و سەرچاوەی پێش بڵاوکردنەوەی هەر هەواڵەیەک لە وردی زانیاریەکە دڵنیا بێتەوە. بنەمای مرۆڤ دۆستی. دوورکەوتنەوە لە نیشاندانی دیمەنی دڵتەزێن و تەرمی قوربانیانی ڤیدیۆی گونجاو بۆ کۆکردنەوەی لایکی ڤیۆ. هەر بۆیە میدیای کوردی پێویستی بە گۆڕینی ستراتیژی هەیە لە میدیایەکی کاردانەوەی سۆزداریەوە بۆ میدیایەکی پیشەیی شیکاری. دەبێت بزانین جەنگ تەنها لە بەرەکانی پێشەوە نییە، بەڵکو لەسەر شاشەی موبایل و تەلەڤیزیۆنەکانیش. هەر هەواڵێکی ناڕاست کە ئەمڕۆ بڵاو بێتەوە، سبەینێ دەبێتە هۆی تێکدانی شیرازەی دەرونی و کۆمەڵایەتی کۆمەڵگە. ڕاستگۆیی تاکە پارێزەری قەڵغانیە کە دەتوانێت میدیا لە چەواشەکاریەکانی جەنگ بپارێزێت.